ماوەی مانگێکە بەشێک لە گەڕەکەکانی شاری سلێمانی بەباشی پاک ناکرێتەوە. هەوڵاتیان نیگەرانن لە کۆمپانیاکانی پاکەرەوە. ئێرە گەڕەکی ئازادی سلێمانیە. هەوڵاتیەک دەڵێت لە هەفتەیەکدا 2 بۆ 3 جار کۆڵانەکانیان پاک دەکرێتەوە. بە ناچاری خۆیان ئۆتۆمبیل بەکرێ دەگرن و خۆڵ و خاشاکەکانی کۆڵانەکانیان فڕێدەدەن. وەڵی بەسەبار بە زەبڵوشتینە و کۆڵانەکان ئەو کۆڵانی ئێمە بڕۆت 3 ڕۆژ ئێستا پێرە بەهیتە لەتەوە بۆن خۆ ناگرن هەر بۆ نوێرانی کردوین بۆن بێتاقەتی گرین بە هەفتەیەکە 2 جاریان ئەگەر بێن خۆمانەگە ئێستا حالن پیکابمان نەبووە ئەبووە 2 ڕۆژارە 3000 4000 بەعربانشتی بووە بچێ فڕێبە هەر تاوە بێزار بووین بەدەستیانەوانێ زۆری شان پێڵین بگرە بەخوا بن پێم وتومە چیتانێ پارەشتانێ لە بری پارەکە بەس بۆم ڕژ نێڕژێ. پەیام پەیوەندی کرد بە کۆمپانیاکانی پاکەرەوە، بەڵام ئامادە نەبوون لێدوان بدەن و ڕایانگەیان گرفتی شکانی ئۆتۆمبیلەکانیان هەبووە. شارەوانیش دەڵێت هاوڵاتیان سکاڵان لەبارەی فرێدانی خۆڵ و خاشاکەوە هەبووە. بۆ هۆیەوە لیژنە بۆ سزادانی کۆمپانیاکان پێکێنراوە، بەڵام ئەوانیش ئامادە نەبوون قسە بکەن. ئەم هەوڵاتیە کە لە دوکانێکی مریشک فرۆشی کار دەکات دەڵێت ئەگەر خۆڵ و پاشەڕۆکەی هەموو ڕۆژێک بۆ فرێ نەدرێت گەڕەکەکە بۆ گەن دەکات. من دوکانی مریشکمەیە ئێستا چۆن بڵین خۆڵەکە نایە هەموو ڕۆژێ بێ خۆڵەکانمان بۆڕۆژەکو جارانەوە تقریبا 20 شەو بۆ مانگێکە بێ لە هەفتێکا 2 جار ئەگە بگاتە 2 جار ئەوپەڕی بێن من 2 ڕۆژ 3 ڕۆژارە بمێنێتەوە بۆ گەنەکات ئەو دراوسیانە دڵی لەم ئاز دەبێت و کێشەم تووشە بێت ناچار هەموو ئێوارێکەچم ئەم ماتۆڕە سێتایانەیە گرم بەکرێ بۆم ئەڕێژێت لەبەری بۆ گەن نەچێ بەسەرم دراوسیانەمە خەڵکیە لێرە تقریبا بۆ لە دوای جەژنەوە 20 شەو مانگێکە بێت تقریبا هەروە لەوە پێشی شەر ئاوە تقریبا 3 ڕۆژاری ئاوە بەڵام هەسار وێرانتر بۆ نیکە هەر زۆر درەنگیان جارێ لە هەفتەیەکە 2 جاریان خەڵک بێ خۆی کە سیارەی هەبێ یا بچێ خەڵک بیرێ بەکرێ ماتۆڕەشتە بیڕێژێ بۆ یا بێ بە سیارەی خۆی بچێ 2 ڕۆژاری بیڕێژێ سێکیان خۆم هەموو ئێوارەیەک ئەبێ 3000 بە ماتۆڕێکە چێ بۆ مەڕێژێت و هێتۆ لەبەری دراوسەکان عاجز نەبێ بۆ نەچێ بەسەریانە. گەڕەکەکانی ئازادی و سەرچنار و بەشێکی خەبات و چەند گەڕەکێکی دیکە ئەم گرفتەیان هەیە. دەوترێت کێشەکە پەیوەندی بە کەمی کرێکارەوە هەیە و کۆمپانیاکان فریان ناکەون سەرجەم گەڕەکەکان پاک بکەنەوە. هەوڵاتیانیش داوا دەکەن بە زووی ئەم گرفتەیان بۆ چارەسەر بکرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.